بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی پەنجەمە و لەگەڵێوێ بەڕێزدام لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ کاگ مەحموود چەلەبی کەسایەتی دیاری تورکمان لەم بەرنمەیەشدا تیشگەخینە سەر کۆمەڵێک بابەتی دیکەی مێژووی کە پەیوەندیان بە تورکمان و پەیوەندی کورد و ینی ژیانی تورکمانەکان هەیە لە کوردستان و عراقا. کاگ مەحموود بەخێر بێتەوە بۆ گۆش بەخێر بێت. لە بەرنامەی پێشوودا باسی عوسمانیەکان و دروستبوونی دەوڵەتی تورکی و باسی ئەوەت کرد کە مەسەر یۆنانیەکان حتا لە ناوی بڵین دەوڵەتی تورکی و ئەمانە هینیان هەبووە ینی دەستیان هەبووە. زۆر جار باسی ئەوەکەن کە ئاڵێن ئەتاتورک تورک نەبووە. ئەوەن چی تەسێکەمەوە یۆنان دەوڵەتی تورکی ناوەکەیدانە نایە، ناوی دەوڵەتەکەیدان نایە، ناوی ئاردەکەی جغرافیەکەیە. مەوزوعی کە مستەفا کەمال ئەتۆتکە ئەسلی تورک نییە ڕاستنی ئەو قسەیە نەخێر. مستەفا کەمال لە عاشائری قەرەمانی تورکمانیە خەلکی قۆنی شاری قۆینێنا لە بنەماڵەی بلین و یاخود فەرعی یۆرک پێیان دەڵێن، یۆریک پێیان دەڵێن، ئەوانە ڕوحەلن لە جێش و جێچکە دەڕۆن وچی کۆسێتەبێ دەوڵەتی عوسمانی وچی ئەوروپایی گرت سەبیبی احتیلالی ئەوروپاش احتیلال چوە نەبووە کە بڵێ اقتصادیان شەڕکی اقتصادی بوچی حروبی سەلیبیەی حروبی سەلیبی بە ناوی مەسیحی هات نەخوارێ حتا ڕێی تیجارەتی ببڕن شام و منتیقەی لە خۆیان چیان نەبوو لە ئەوروپای. پاشە تورکەکان عوسمانەکان لۆ چوونە ئەوروپای چ هەبوو لە ئەوروپای چیزایی سەشیان نەبوو چوونەوێن دەری ئەوێن کرد حروبی سەلیبیان نەبینێ نەخوارێ ئەوانە لەبەر هەندێک کە بنە سەدەک لە بینیان لەبەر هەندێک وچی داخلی ئەو منتیقەی دەبوون خاستەدەن ڕۆمانیا و بولغاریا و یۆنان و ئەو منتیقانە عشائری تورکیان دەبرد لەوێن دەرێ ئیسکانیان پێدەکردن لە زمانی ئەو عشائرانە ئەو یۆریکانیان بریتە وێندەرێ کە باب و باپیری مستەفا کەمالی پێشوان چوینە وێندەرێ لە وێندەرێ دانیشتینە هیچ علاقەیان بە غەرب نییە تورکن سەتاسەد تورکن باشە تورکمانن حتا نەک تورک تورکمانن با پێدام لێ تورکەکانی تورکیاش تورکمانن ئەمانش ئۆغزن. تورکمانەکان لە دامەز وەکو ئەشخاص ینی دەوریان هەبووە لە دامەزرانی حکوومەتی عراقی یاخود ڕۆڵیان پێدراوە بە تایبەتی لە سەردەمی مەلیشیا بازەکەم. زمانی مەلەکیەت سیستەمەکی زۆر جوانیان هەبوو، سیستەمی عوسمانی هەبوو، ئەو سیستەمە لەگەر سیستەمی ئەوروپی ئینگلیزی بەریتانی پێکەوە سیستەمەجی گەلک جوانیان لێرەدانا مەلەکیەتە چیاندانە کە ئەورالی حەزرەتی حەسەنینە سەید نینە ئەوەنە شەریفیان پێ دەڵێن سەید و شەریفەنە. تورکمانەکان زۆر ڕۆلیان هەبوو لەو دەولەتەی مەسەلا لەوانە پێت بڵێم چێ نووری سعید ئەویش خەلکی قۆنیە شاری قۆنیە تورکمانە بە ئەسڵدا غازی داغستانی ئەویش تورکمانە نائب ڕێی سەرکانە جێش بوو جعفەر عەسکەری وەزیر بوو تورک بوو زۆریان نووری سعید خۆی بە تورکمانە زانێ خۆی ئەڵێ تورکمانم یاخود ئەڵێ عەرەبم نەیگوتی عەرەبم نەیگوتێ تورکم بەڵام مەسەلا باپیری من کە دەکا بابی دکتۆر حسان دەوڕەمەچی لە مەدرسەی عەیانی لەگەر نووری سعید بە تورکی قسەیان دەکرد وان دەزانم ئەوەی لە مەجلسی عەیانیش هەموو کاملن لەگەرێک بە تورکی قسەیان دەکرد تووشی دەوڵەتی عوسمانی بوو دراستیان بە عوسمانی بوو عەرەبەکانیش کوردەکانش بە تورکی دەیانزانی قسەیان دەکرد. مەسەلا میسالیشکەت پێ بڵێم ماجد مستەفا هەبوو خەلکی سولەیمانی زۆر محتەرم جێت لێ بۆ احتیمال وەزیر بوو زۆر پیاوەکی بەمون ئەو نایلی ئەو شەرەفەی بیمە لەگەری دانیشتیمە لەگەر ماجد مستەفای لە بەیروتی دانیشتمە لەگەری ساڵێک پێشی وەفاتی خێزانەکەشی لەگە داکم زۆر برادەر بوون بە تورکیەشی جوان لەگە بام قسەیان دەکرد ماجید مستەفا ئەوزە لە بە هەندێک ینی تورکمان لە عێراقی زمانی مەلەکیەت نەقسەچیان نەبوو لە بە هەندێک احتیاجیشیان نەبوو کە حرەکەتێکی سیاسی بکەن ینی هەبوو ئەحزابی لە عێراقی عەرەبی بلێندان مزرا بوو لەنا ئەو حزابانە حرەکەتیان دەکرد بەس بەخۆی سەر بەخۆی لۆ حزب دادەندرێ هەت حقوقەکە مەحزومی حقوقت بێتە پێشێ لەبەر هەندێک محاول دەکەیت شتێک ملەتت بکەیت ئەگەر هەر شتەکەت هەبیتن مثالت پێ بڵێم لەو عێراقی سێ کەسی زۆر زەنجین هەبوو یەکەچیان ئەحمەد سەلەبی و باپیری من بوو یا کابرای تورکمان بوو چ نەقسەچی نەبوو بڵێن تورکمانی نابی
ئەوە بکەی مەسەلەن چاو شەکری هەموو عێراقی و دەهینا گەنم و زۆر عێراقی و دەیناردە ئەوروپای هیچ نەقسمان نەبوو لە زمانی مەلکە چ کوردی نەقسی هەبوو چ تورکمان نەقسی هەبوو ئەحمەد موختار بابان کورد و ڕیس و زەرا بوو شەفیق ئەوە سعید قەزاس بۆ ئافریکا زۆر جار باسی واکرێت کە ئەڵێن ئەم کەسایەتیانە ئەم شخصیەتیانە خزمەتی نەتەوەکەی خۆیان نەکردووە زیاتر کاری ئیداری و حکومیان کردووە یعنی خزمەتی نەتەوەی چییە ئەتوو نەتەوە چی دەوێتن حتا 1900 لێرە کتابەکەم هەیە ئەویش با پێت پیشاندەم دەلیل العێراق 1925 لە دەستور عێراقی ئەوش پێ پیشاندەم وەردەگرین ڕسمەکەی حەز دەکەی دەلێتن اللغة الكردية والتركمانية لغتين رسميتين في عموم شمال العراق زمان المكتبة كان بتركي بخين دلي هاي كتابك اللي بيتشان دل يعني من بكتب بزماني خم بتانا بخينم بزماني خم بنسم زنجيناتي بي بكريتن بمزابيط بمعسكر يعني تسم لو ملاتي خم تسم كم إلا هذا بانفصال بكم أو زملاتهم اللي بتشتك لا أنتم ما دام حر لا خبوا معناه جنيك هالرجيم يكاتو يعني همو أو ما فان اللي بسينته وبتواني أو ما فان اللي بسينته ولا قانوني أساسي عراقي راسه وشتانات وبلام دواتر همو زمان ملكية بلي راس قصد راس زمان ملكية تنب يعني سكر دك تعرف يعني الرجل صحيح في مكان صحيح أجر باسي دوبنا مع لبكين شلبي كانوا دباغة كان هردوك يكا والله هذه هردوك يكا هذه أما بس بو كواتا هردوك يكا أبويا هاد نايان شلبي بويا دباغة بلي بخوي زماني قديما مهني ما مرداري بوا مالي تلبي كان مرداري عن هبوا 100 ميجالي عن هبوا هر ميجالك لا 1000 سر يعني 100,000 سر مري عن هبوا إذا أواني يعني استعمال كذا جلد مليان لبو دباغي لبو شكي دباغي عندنا يعني بجوري أوروبي معملي دباغي عندنا معمل نبو طبعا أما بلي معملي دباغي عندنا لبن هذا نام ينبو هم كأم زور جال بابير مدمديد لورق كانوا أحمد سلبي الدباغ سلبي الدباغ ده نسرة أو إذا هذا شيء بخوي دباغي تسمى مهنة يا كأمن مهندسم أصلي مهندس معماري ما باشا كريم دبي لقب يقول بكاتب مهندس معماري هم لقب مهنية يعني أوي دباغي نفسي غلط باب نظر من غلطة غلطة يعني كواتا هاد شلبية وبلا ما وان دباغي بلي يعني لقبه كمان شلبية أما مهنة كمان دباغي هذا شو بيته دكتور هذا شو بيته مهندس يعني بيقول ما هنيك نابته بنظر من أوها أكو هاتو ياك عايل ياك بنا مالي بلي أجل باسي بابيرت بين حزكم تو باسي ود كركا أحمد سلبي أما الرول تجيبه بتعبتي لا عراق لا مسألة لا كردستان شاه لا مسألة أبوريا مسألة سياسية نعم خير خوازي جزان موجتاني كهاي وزور جال باسي كان أحمد سلبي تازير شيء قالك جورب زور جورب يا كمين زار معمل بفري هنا هوليري أو مرة كان يحمو فروش أو 100,000 مرة ينفروش بخوشي تاقاني بابي وتسبرا هي تخشي هي أو زماني قديم ياك من دال زور كما مع العلم أحمد سلبي بخوي سيزا من دالي هي على كل بياوجي زور عقل بوا زور زيرك بوا وبابي شي زور احترامي رأيي كل خوي نكلي أحمد سلبي قوتي ثيبي يعني أحمد سلبي تاقاني خشيشيني أبراشيني قوتي ثيبي بابي قوتيا أو مرانا داخل مرداري لو مدى الصناعات الزمان قورايا صناعات هاتا قوري بقى ما أوي بقوري بكين الصناعة أوش قبولي كده أو أنا حميان فرشتي مرة كان بو باري مرانا هستاينا معمل بفري عندنا معمل أردي عندنا لهوليري لبغداية دانا أو شان كده تبيدو هنجين أو تشتغل زوز مهم بو لا حمي مهم تريش ل 1938 كان لو سنة كان تقريبا دو مولدي قالك جوريان هنا ومولك كان ديرو هندي أودي دبو هريشي بنفتي رشي شي ذكرت هنا عندنا أوان كهرباء عند ذا هوليري حمو هوليري كهرباء نبو هولير يعني أحمد سلبي هوليري لعصر فانوسي هنا عصري لمبة وكهرباء أوان كدو زور باجبو إيش أجي باشي عن كذا يعني وأنا بو ونبيتن يعني أوشتاني هوليري باشويش
معمل بەفریاندانا ئەوش بە کارەبایشی دەکرد دوای معمل ئاردیان هینەدانا ئەوە زۆر زۆر ئاردێکی مهم بوو گەلک جوان بوو گەلک باش بوو حتى لما حتى قتاري هم نمايز طبعا نازم لهم حتى قتاري انت كذا وش نازم تقدم المملكه بخطوط قتاري اصلي اما ما شاء الله حمو فرشت ما تسمع لك على كل لو تاريخ للواي بحسي لك ذكرى خطي قتاري ده هاتنا معمل اردي ده قتار ده فرقونا كان بري اردي عندك ده يعملوا بغداد لو بصراي ما تجارتي قال لك قوري هبو ابي شمزور خليشي وبام بخوي حقوقي بو محامي بو خليشي ابو سعيد قزاز وزير داخلي ابو حنجي ما بزانم نسيان اوان كردو كلا ابي لجوبالي بتشنا ولا بو قراتي عندي قراتي زور عرض شي منبتا زور يعني اگر اتو باران تبي كيلو شي بتشني 100 كيلو هالدقري او نيه لكردستاني او عردانيه اللي هي شيء الدنيا يعني كيلو شي بتشني 100 كيلو هالبقري نابي ستا اگر ستا 20 زور كيف ما عندك قلت يا واحد تشمع من دري بس 20 سال بخم او استعمال دك باش 20 سالي بالو حكمتي بيت قبول يعني الموافقات كره بروتوكولي اولي امضاء كره حمو حاضر بالتوا وبرش ابو يعني زور مشغول بالنزانم حتى خريطه مهندس انجليز هاتن لبريطانيا خطا كان انا بتاري پروانه كان بابي شمله قريان لعسمانه وكاميرا عندك كان هبو او رسمي او منطقيا ورد قلت ثوري عبد الكريم قاسمي كواتا او انقلابي او ثوري اوي تيكدا طبعا زربتي قورات درا احمد سلبي نك هرامان ده باشوي اصلاح زراعي كرا اصلي خوي في تخريب زراعي باشتريشا سوجي اما لنا باش قال زوما لخارج ده هنا باشي بوچی ما دام هر باسی اوت کرد يعني بەشێک لە تورکمانەکان و تەنانەت ئاغا کوردەکانیش دژی ئەو ئیسلاحی سەرائی و چاکسازی کشت و کاڵیە بوون ئەوە لە بەرژەوەندی خۆیان نبوو یعنی بۆچی تەمان ئەوان زەویزاد هەمووی بە ناوی ئەوانەوە بۆ جوتیارەکانیان نەچەوسانەوە ئەوانە باسی ئەو شتا ناکرێت تۆڵێ چی ینی بۆچی دژی بوون ئەم پێ بڵێم لە هەموو دەولەتێکی متەقدم ئەوڕۆ لە زیراعەت ئەمریکایە سەتادای ملت بە زراعەتیش دەکات وني أسيس ملتك نية ستيز مزارع بيت نابيت تقدم ناقل ده بسنة 10 بيئة وحمش تكتل أماش العراقي زمان ملكية ستادي ملاك كان عارديان هبو والله تجي قوريان هبو زراعة تجي فلواني هبو أنواع أشكال تجارة تجي قالك باشبو زقل احتياجي عراقي زوريان أوان كان غردا كدلو خارج ديان نار باشان كإصلاح زراعي كراتو هريك جي بنزاد ونم عارد دايته بو 50 دور ميت سلكات ناو كابرا تعاوتها بارها نبي دبي بارها نبي نبي حموت لي ورقه داتا تخريب الزراعي كامل وامل كذا بيقل مزومه سنك ابرا ليره 50 دور مدايته اي كابرا دلي امنا وي تسبكم بناوما دتي له ليش عملاتي لكت نبوي شكنا ابو زور تكسو زور خراب هو حركته السياسيه بانجليزا كان عبد الكريم قاسمي عكس ام بيلم شيء كتيا تخريب كذا وامل كذا لو رجل تخريب كذا تورکمانەکان ئاوا دەخوازن بە سەردەمی مەلیکیەت یاخود ینی گۆڕانکاریەکە بە قازانج بوو یا نەبوو زۆر زەرر تورکمان خاستان لە عێراقی هەموو ملەتەکان لە عێراقی زەرەرکی گەورەیان دیت سەراحەتان پێ چونکە عێراق دەولەتێکی زۆر منتەزەم بوو ئەوەش ئەسبابی زۆر بوو لۆسی ئینقلاب کرا یعنی ئەوە دەتانی سوال دەتانی جوابی وەشتان تورکمانەکان کەسیان نەبوو لە هینا ئەوەی بڵێن ئەفسەرانی ئازاد تورکمانی تیا بوو ئەوەی کە زوبات لە حرا نەبووی چابەدەن نەبوو چونکی لەنە بخۆیان حکوومەتێکی مەلەکیەت بوون کورد لەسەر خۆی انقلابی خۆیان بکەن کەواتە تورکمان لە ئینقلابەکە دەوریان هیچ نەبوو لە ئینقلابیان زەرەرێکی گەورەیان دیت زۆر گەورەیان دیت حتا عەبدولکەریم قاسم ئەوەنە هەموویانی زوباتەکان تورکمانی هەمووی کردی دای محکەمەی حکمی ئەدامیانی دایە بەلان ئەعدامش نەکران قسمەکیان عەفو کران نەکرد ئەمما ئەو زەرری کە دیتیتی تورکمان لە زمانی جمهوریەت زەرەرجی گەلە گەورە دیتە یەکەمی لەوانە مەزەرە کەرکووک زەرەرجی گەورە چی کرد بووە حالی کەرکوچی چیان کردبوو چ زوڵمیان کردو هیچ شک نەبوو لە گۆڕێ حاضر بووینە چاردەی تەموزە 1958 انقلاب بووە 1959 عالەمەکە مەزورین سەورە بەوە احتیفالی بکەین ئەتووەرە مەزەرەی بکەی عالمی دە ئێبەرێ بیکوژی سەحلیکەی لە زادنا پارچە پارچە جا من بە تایبەتی پرسیارم هەیە لەسەرەوە بەڵام لە پێش بڵێن کۆماریە لە پێش ساڵی 1950
هیچ حیزبێکی تورکمانی هەبووە لە عراق نەبوو هیچ حزب تورکمانی نەبوو لە عێراقی هیچ نەبوو چون احتیاج نەبوو احتیاج نەبوو نەخۆی احتیاجیان منم حڕێتم هەبی کامل بە مەرجتەکچی بکەم بەڵێ لۆسی حزبەکەم لۆچیە لە بەچیە لە انتخاباتی داخل دەبوو ئەوش پێ بڵێ مونیە کە انتخاباتەکانی زۆر حڕبیتن بەڵێ وەسەلا من پێ بڵێ لە انتخاباتە چی مەجلیسنەوە بابی من داخل بوو بەڵێ داخل بوو انتخاباتی لە بەغدایە سعید قەزاز تەلەفۆنی کردووە با پیرم خۆ پێ گۆل بە عەبدولخالقی بڵێ انسحاب کات بەڵێ بۆچی بەخۆیان یەکەچکیان ویست دەرفی لەوە هەندێ ئەو بیانی ئەو دیموکراتەکە بۆ ناوی کەواتە تورکمانەکان دەنگیان بە چییە لەو حاڵەت هەیە دیسان داهێنا تورکمانەکان لە هەولێرە خۆ بەتەنێ بابم نەبوو ینی لە ناو پەرلەمانی عراقا تورکمان هەبوو بەڵێ کەواتە باسی دوایی بڵین لە مەجلیسی عیانیش مەسەلا هەمان بوو بەڵێ لە بەغدایە بەس ئەوە نەبوو مەجلیس نواب هەبوو مەجلیس عیانیش علی پاشا دۆغڕە مەجلیس عیانی بوو مەسەلا عەتاوڵاغا نائیبی هەولێرە بوو لە پەرلەمانی بەغدایە عەتاوڵاغا تورکمانن ئەم بوو ئەشقاسی وا زۆرە بوو بەڵێ کەواتە گە باسی ئەو حەزەکەم لە دەمی یەکەم جارە بەڕاستی ئەمێ لە تورکمانێکەوە کاهیم کەم ینی ساڵی 59 ئەو شتێک کە ڕوویدا ئەوەی کە کۆمەڵێک مەسەلەن خۆپیشاندان کرا بۆ ئەوەی یادی کۆمار بڵین عەبدولکەریم قاسم و کۆمار کرێتەوە ئەمانە ئەو ڕووداوانە بۆ ڕوویاندا کێ دەستی تێدا هەبوو زۆر باسی شوێیەکانەکەن دەڵێن شوێیەکان دەوریان هەبووە لەوەیە ئێوە چیرۆکی ئێوە چیە لەسەرەوە ڕاستێ مێژوویەکان لا ئێوە چییە بڵێ ئەمە حقیقەتەکەت پێ بڵێم طبعاً ئەمە یەکە قسەی کە باش شەفەهی نەبی ئەو قسەیە سەر بەخۆم جێم لێوانەوەی زەوقم ئەو هابلێ ئەو هابلێم بەبەوە سای قسەی بکە باش ئەگەر خیندبتان دیدبتان الموسوعة السرية الخاصة لحزب الشيوعي العراقي باش نازم دیتێت خیندتان سێ مجلدە باش ڕەنجی قەبلەکەەکانشی کەسکە لەوێ ذکر دەکات ئەو فەهد و ئەوان کە و ئەکسەریەت ئەوەنە جوونە یەکدۆکی کوردیشی تێدا هەیە تورکمانیشی تێدا هەیە ئەوانە ئەو حزبی شیوعیە لە سەفارەتی بەریتانی دروستکرایە ساڵی 34 بەخۆش دەزانانی لە من چاترەوەی دەزانی یعنی مەوزوعەکە زۆر غەریبە من پرسیارەکەم نانە قسەکە و هاە ڕاستەکەەوە ئەوە ئەترافی مشنی قسەی میژنی لە مۆسوعی سرێ خاستەیە نووسرایە دلێ لە سەفارەی بەریتانی دانرای حزبی شیوعی ڕۆئەسایەکانی حزبی شیوعی هەموو لەگەر ئینگلیزەکان علاقەیان هەبوو کە لەوێ دامزە بەڵام سوالێک لێرە یەکدری دەچێشی دەرێ باشە ئەدی اتحاد سۆڤێتی لەوەی قبول کرد بە ناوی شوعیەت اتحاد سۆڤێتی ڕئیسەکانیان لە عێراقی عەمیلی بڵێن بە عەمیلی بەریتانیایی بن کو دەبیوە سوجێت زۆر عاقڵن ڕووسەکان ئەوەنە هەر نامێنێ ئیلە لەبەت وچی ئەوانە چون لە شعبی تاقمەچکە دەبیتە ئەزەمەی کە تۆ ئیڵەی تۆمەتدان نییە لەوەی کە تۆ تاوانباریانەکەی بەوەی کە جاسووسی بەریتانیا نالم جاسووسن لەم لەوێن دەرێدانرای ئەوانش مەسلحەتیان هەبوو لە گەرمان چونکی ئەتوو یەکێک لێرانە لەگە بەریتانیان لەگەر ئەمریکای برادەراتی بکاتن وایە خودە مەسلحەتی خۆی بەو شرتەی لە جاسووسی وان بیتن مەسلحەتی مشتەرەکە باوە بڵێن مەساتی مشتەرەک ئەمە هەم کەس دەبینین زۆر چش دەبینین لێرانە لەگە ئەمریکاینا پێکەوەینا جاسووسی ئەمریکاینا نەخێر ئەوانە مەسلحەت پێکەوەیە کەواتە بگەڕێنەوە بۆ 59 ئەوانە لە 59 مؤتەمەر لۆزانە ئەسبابی مەزەری کەرکوک مؤتەمەر لۆزان لۆ 1923 تەبێ زمانی قەدیمیش بەحسم کرد زمانی قەدیمیش کە ملەتی تورک ملەتەکی شەرکەرە و نفوسیان زۆرە بە شەڕ بە قلنج بەدەست هەموو شتیان پێ دەکرێت بەڵام ئەوکە سێچکە هاتە گۆڕێ نەفت هاتە گۆڕێ نەفتە دەبی سناعەت دەبی سلاحت دەبیت سەکت دەبیت تایارەت دەبیتن هەموو بە نەفتە مستەفا کەمال مووسلی ویست ویلایەت مووسی گوتی بە شەڕ بە زێمان نەهێشتە ئێرانە حەقی خۆمانە امتدای ئەنەدۆڵیە ئێرە ئیمەیە ملەتەکە عرب نینە ئەو کورد و تورکی لە مەملەکەتی مەجەودوانە هەیە بەس عەلاءالدین نەواب ئەوەی محافزی هەول مەتەسارفیان پێ دەگوت لە هەولێرش دەستیان پێکرد تورکمانەکان تاقەچیان کردبوو لە هەولێرە احتیفال لەوەی هاتن تاقەکەیان سوتاند بەستی کرد مەنعی تەجەولی ئەلان کرد نەهێز کەس لە دەرەوەی شار بێتە ناو شاری هەمویان ڕاگرتون حزبی شیوعی هەنجی تەمامن مسەیتر بوو لەسەر گوندەکان
کەواتە بۆ لە کەرکووک کرا لە کەرکوچێ کەس نەیدەزانی وها دەبیتن سوانیتن ئەو قائد فەرقەی کەرکوچێ لەقەبەکەی ناوی جەنابی بوو ناوەکەم لە بیر چووە ناوی جەنابی بوو لە جەنابیەکان بوو ئەو دەستینا ئەو مەزەرەی هەبوو بەخۆی ئەگە حزبی شۆی هەندێکی زۆر کەسیان زلجی کوردیان لەبەر کردبوو ئەوەش دەست بۆ خەدیعە بوو نالم کوردی تێدانە بۆ مطلقا هەبووە ئەمما ئەوە ئەکسەریەتی زلجی کوردیان لەبەر کردبوو کە ویشیان پێ ئەوەی بڵێن کە ئەمانە کوردیان کردوێت ئەوە کراوە ئەمە بەڵگەیە یاخود هەر خەتەوە لێ ڕسمیانە هەموو ڕۆژ هەیە تەماشای مەزەرەی کەرکوب نامە بەسم ئەوەی کە تۆڵی جلی کوردیان کورد نەبوو یا کوردی تێدا هەبوو کوردی تێدا هەبوو بەڵام هەمویان کورد نەبوون هەموو کورد نەبوون عەرەبی زۆر تێدا بوو کردیان ینی مەزەرەی پیس کرا خەدیان کوشتیان مشکلەکەەوەمان لەسەرەوەی نییە بەو نەوە کوشتن نابی پارچە پارچە بکەیت لە دوو تڕۆمبیلی بیچێشی لە دوو ماتۆڕ بچێشی تعدای لە چیژان بکەن ئاگران ڕوو بکەن سەر بیستە ناوشت نابێ کو دەبیست باشە جا حەزەکە ئێمە پشوێگەین و دوایی ئەوە لە ئەپرسم هەر کەسە و بەلای خۆیان ڕاکێش ینی تورکمانەکان هیچ غەڵەتێکیان نەبوو بەڵام دوایی باسیەوە دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک مححمود چەلەبی کەسایەتی دیاری تورکمان کاک مححمود باسی ئەومان کرد کە ئەو ڕووداوی کە لە ساڵی 59 لە کەرکووک ڕوویدا تۆڵی زیاتر ینی ئەگەر وەکو لایانی مێژوویەکەی یانی ئەمە بۆ ڕوونکردنەوەی مێژووە نەگەوەی فلان تاوان بارکەیت و ئەمانە بەڵام لایانی مێژوویەکەی کێ دەستی تێدا هەبوو بە تەواوەتی ئایا هەر شوویەکان بوون یا خەڵکی تر بوو چونکە باسی واکرێکە لە دوای 59 و تەنانەت پێشەوەش حرەکەتێکی هەبووە بە ناوی تۆرانی شتی وا هەیە مەسەل لە ناوانەی کە ڕسمیە تا تورکیان بەرز کردوەوە و تەنانەدەم ڕەمزی گورگەکەی کە باسمان کردو ئەمانە هەبوون ینی لە کەرکووک ئەم حرەکەتانە هەبوون یعنی ڕسمی ئەتە تورکی سەرکی زۆر تەبعەیە لە مالی هەر تورکمانەکی هەبی چونکی ئەوڕۆ قاعدەی گەلە گەورەیە دەولەتێکی گەلە گەورەی قورتار کردیە ینی لەبەر هەندێک ئەمە هەر کەسێک تۆرانی چێ ئەوە لە مەوزوعی تۆرانی چێ بە ئەو ئینسان دەسەوەی بە قسە چی بکات تۆرانی چیە ئەوە زمانی سلطان عەبدولحەمیدی بە مختصری بام مەوزوعەکە زۆر درێژە بەرێ پیاوێک دێتەکەنی ناوێت تێۆدۆرت هێرتزل پیاوی زۆر زەنجینە جووەکە براسی خۆ لە ئیسپانیایی زمانی خۆی بایەزیتی دووەم ئەوانەی قورتار کردە 500 ساڵ پێشتریناتە ئەستەمبولی ئەسنای محاکمە تەفتیش مەلیکا ئیزابێل ئیسپانی زۆر پیس بووە زۆر قاتل بووە لە کاسۆلیکی زیاتر هیچ دینەک نابی هەبی لە ئیسپانیە یان دەتانکوژین یان کاسۆلێک یان بڕۆن ئەوانە هاتنە تورکیا ئەلاکرێن ئەو لەوانە یەکەکە لەوانە ینی محەبەتێکی زۆری هەبوو لە تورکیای کە ئەوانەی قورتار کردیاوە نەبان مەحوود دەبوونەوە چیان لێداهات دێتەکە سلطان عەبدولحەمیدی دەبێتن حەز دەکەم یارمەتیشتی بلەماکە یارمەتێکەش بووێت چەند قەرتانەی هەمووی دەرم لە ئەوروپای ناهێنم سیاسەت بەعار بکەوی مەوانەی تورکی عسکەری حەمود لۆ دەکەم بە جۆرەی تەکنۆلۆژیای ئەوێ ڕۆژێ تەوان کۆ نازانی ئەمە 7 ملیۆن لیرەشت دەدەمێ لە بۆ تو نەسریە بیتم زم احتیاجت نییە ئەگەر مەشروعی سەرفی دەکە دیرەی زاری بەریتانی مقابلی وی دەولەتەکەم بدێ قاردەکەم بدێ لە فەلەستین تابعین گۆبی دەولەت عوسمانی بەس دەولەتێکی قەومی یەهودی بیت سلطان عەبدولحەمید ئەوی ئەمە خوێندیتم هەندێک کتەبان ئیشەکەی بە معقولی دیتیە بەڵام وەزیریشی فەرید پاشا ئەویش بە معقولیتە ئەمە شەیخ ئیسلام قبولی نەکردی ئەو قسەیە گوتەوەی ئەوێ بەشیر و بە قلج و بەخین وەرمانگرتیا بە پارە دەفرۆشی لەسەر و حاڵی وچی هێرتزل هاتەوە دووبارەکە سلطان عەبدولحەمیدی سلطان عەبدولحەمید گوتی مالەسەوی شەی ناکەینەمە پێمان ناکرێ زۆر تعجبی کردێ گوتی ئەو چتە سەخیە ئەمە تەقدیمی گۆم کردێ کوونەت کردەوە ئەمە قەرارامدا بۆ هەموو سەرمایە خۆم بین مەستەمبولی کوونەتان کردەوە کو خەبوو ناکەی ئەمە دەرە دەولەتی هەدادنێ دادنێ ئەمە بریاوە هاتان نەکردوە دەڕوا کابرا دەڕوا زە پاشی مدە چکە یەکێک لە هەنگاریەی ناوی یوسف قەرەسووە بە ئەسڵ تورکە ئەمە جووە ئەو حرەکەتە چی تۆرانی دادنێ تۆرانی چییە
توران جغرافیەکە ئێمە تورکستانی تورکیای ئەو منتقانەیە تورکیا ئەوی تورکی تەدای ناوێت جغرافی کۆ کوردستان هەیە عەرەبستان هەیە کوردستان هەیە توران ناوی تورانە نانێ اسمەکی جغرافیە اسمی قەوم نییە جغرافیە دەرێ ئەقوامی تورانی هەموو لە بنژێر یەک ئالایی بیتن دەولەتەشی دابنێن ئەوە جووە ئەوە خریستیانە ئەوە بوزیە هیچ ئەهمیەتی نییە بەس تورک بیتن باشی بە معلومتە لە هەر حرەکەتەچی لە هەر حرەکەتێکی حرەکەتت کە دێتە گۆڕێ فەرخەی دەبی مثلەن ئیسلامیەت وچی هاتە گۆڕی پاشی وشی ئەو سونە بە پیابوو نانی ئەو شتانە دەبیتن ینی مەبەستە دەوێت تونندڕەوی و شتی تریەتە ناوە دێ شەرت نییە احتیمالە چ زۆر باش بێتە دەرێ مەسەلە حرەکەی شوعیەت هاتە گۆڕێ لە ناوە نازیەت پیابوو هیچ علاقی لەگەی وینە ئەو ئینتەرناشنل سۆسیالیستم و ئەوە ناشنال سۆسیالیزمە ئەدی ئەو زەوانە ئەو مەسلەی تۆرانیە لەوێ هاتە بەڵام ئیتحاد تەرەقی تابعی ئەو حرەکەی لەو حرەکەی هاتە دەرێ گوتە ئەمە حەقمان لە جوو لە کریستیان هەیە تورکیش بێ قەیدی نییە ئەمە علاقەم ئەوی ئیسلام بی تورک ئەوانی غڕ بکەینەوە دەبنجێریەک ئاڵای بۆ محاوەرەشیان کرد بستن تورکستانی ئەو لە پێیان نەکرا یعنی حرەکەتەکی حرەکەتە لە کەرکووک هەبووە نا هیچ علاقی پێدا نییە ئەبدەن ئەوە بەس تەلفیق بچوج ئەو حرەکەتە هەبوو لە گۆڕێ تورک پێکەوە بن هەموو تورکەکانی دنیاە لە بنجێریەک ئالای بن بۆ قوربی عمل عەلەمیان ئەو تشتانە ئەمە ئەوە لە نەزەحەتی نەهینە سوشی حرەکەتەش عنسوری بوو ناینیتن قبول ناکرێت لە دوای لە کەرکوچێ احتیمالی هەیە کابرای بریا ببی دەولەتی تورک بتەیەک حەز ناکە کورد پێکەوە بن هەموو کوردی دنیاە هەر کوردێک حەز دەکە ئەمەش حەقمان هەیە هەموو تورکەکان یەک بن بەڵام هەندێک شتێ زەحمەتە نابیتن قبول تەقبول ناکات لەبەر هەندێ ڕاست نییە ئەوە ئیتهام بوو تهمە بوو لە بۆ ئەزیەتدان لۆ ڕوویدا حتا تورکیا زارشکە چاوی لە منتقەی شمال عێراق نەبیتن وازی لێبینی تورک نەمایە لێرە خلاص بووە قەت بدێ ئەو عەزابی کە درایتە تورکمانان نەدراتە هیچ ملەتەکی بەلێ ڕاستە کورد زۆر شەڕی کردی لەگە عەرەبی ئەوە ڕاستە نەلێن عەربان نەلێن عەرەب لەگە ملەتی عەلاقەمان نییە لەگە حکومەتی بەعەز مەسەلە زۆر شەڕ کرایە بەڵام ڕاستە تورکمان شەڕی نەکردیە ئەنی ئەو ئەزیەتی کە دیدیتی مەسەلەن لەوەی بەسیتر میسال کە دیقەت بدەرێ دەبی بینی خواعفی کە بابم دەیگۆت وچێت و کتابەکی دەکڕی دەخینی ئەو نییە دەیگۆت پاشان دەبینی سەترەکان بڕۆنە چمسرایە ئەوە مهمە تورکمانەکان هیچ هەڵەیەکیان نەبوو لەو ڕووداوی کە لە ساڵی 50 ڕوویدا هیچ هەڵەیان نەبووە فەردی بۆ یەکێک لەگەی کە شەڕی کردی بیت ئەمە کە بڵێ هەلەیەکیان هەبیتنیان سەورەی کردبیان یەکە چیان کوشتبی ئەبدەن نەبۆشتیوە ئەو بوو بەخۆی شەکەەوە دەستی ئینگلیزان بوواتە کۆمپانیای نەوتی من لۆ دەزانم لەو پێ بڵێن کۆمپانیای نەوتی باکوور و ئەوانە دەستیان لەمەیە هەبوو چێک بێ مۆزوعەکەت پێ بڵێم ئەم من یەکەی زۆر چاک دەنەس حەز ناکەم نایشی بڵێن پیاوچ لە ئایرێکی مۆتەبەرە لە کەرکوچەیە ناکە نەمان هەمکە ڕۆیشت نەمان پێشی مەزەری بە چەر ڕۆژ پێیان گوت بۆ ئینگلیزەکان پێیان گوت مەمینێن لێرە ڕۆیشتیشنەوە ڕۆیشت بتال بوو تورکمان بوونەوە تورکمان بوو لە مالی قریداریش بوون با ئەوشت پێ بڵێ ئارێ وەڵا چوون پێشەوە کەواتە ئینگلیزەکان دەوریان هەبووە لەمە ئەوزە شەش کەس لۆ بەحسکەم مادەم تێپەڕی بەێ بەێ مێژوە ئەوی ئەم بەخۆشم شاهێدم ئەو مێژێ لانی لە حیاتە ئەمن دەزانم برایەکان دەزانم کەسیکە نازانێەوەی زمانی مەلەکێ زۆر مهمە ئەوە حەزەکەم نەشر بیتن زۆر مهمە زمانی مەلەکیت بابم ڕۆژێک دەستە معمل بەفری لەو سەردانی لەوە ئیشەچیان دەبی مەفرەزەکی حکومی شورتی دێتەوێتە شورتە دەبن چەلەبی کوونە باشن فەرمو دەلێ دەلێ یەکەکە ناوێ عەلی قادرە دەلێ لێرە بەلێ دەلێ دەلێ ئەو کابرای شوعیە دەمانوێت بیبین دەلێ وڵی عەلی قادر لێرە نییە دەلێ نازانم بەلان شوعی لەکرەمە چلەکە شوعی چی شەی لەکن مالی سەلەویانیش بکاتن دەلێ دەلێ وڵی دەل عەلاکولین نیت لێرە نییە و کابرای ئەمە زوانیش نییە لەکرە من یەکەکە بێت و بێبی بی وچی خلاص بوو ئیشی ئەنجم بڕۆبی بە بەس لێرە پیاوچوو هاانە عراکوین دەچەروی باشە مەمنون دەلێت دەزانن نیشەکە وانە دەڕۆن ئەوچی دەڕۆن بۆستایەکە گازای دەلێ علی هەیە لێرەیەکە شوێ دەلێ بەلێ هەدەر کاسیکەن کوڕم دەلێت و ئەو هاتبوونە دووت و بدەگرن کوڕەی جاهلەت شوێی دەلێ بەری شوێی دەلێ ڕۆژە مانگانەی مانگەچی بدەنێ
بڕۆ لێرە مەبێت چون دێن دەتگرنەوە جارێ خۆت قورتارکە کابرا دەستی بە ماسەکە دەڕوە یەکی تەموز 1959 نیوڕانێ بووە من لە بەقسەی دادەنیشت بوو گەرمیش بوو ئەوەن دەنووسن تەموز گەرم بوو ئەمە مدار بووین جێمان نەدەدایە دەرکە لێ درەپیاوە کات دەمامچی کردو خۆ لەگەر حرەسەکەی قسەی کرد بردیانەکەم بابم هاتەکەن گوت دانیشتم قسەیان کردنەوە من نازانین چ قسەکەیە نازانی کابرا لە دوایە نیف سەعاتێک زیاتر نە هاتە دەرێ دیسان دەمامچی کرد و هەلات ڕۆیشت هات بابم ئەمە هەموو گاز وەرن گوت دانیشن داکەم قایفکە هەموو بردینە کەس نەمایە گوتی وەرن خەبەرکی خۆشمێ گوتیە گوت دەچینە تورکیا ئەو هاوینەی لە تورکیا دەبین لە خۆمان ئێمەش کەیفمان هات بڕۆن جێکتان حازرکەمەوە چون زر کوملکمان حازر کردوەوە گوتی بەس دەچم هەندێک ئیشم هەیە دێمەوە چوو بۆ مالی باپێ کەسم خزمەکانی گوتیان لە هەولێرێ مەمینێن ساردەی تەموز مەجزەرە دەکرێت لێرە حزبی شیوعی مەجزەرەی دەکات ئەوزە پاشان وچی بوو مەجزەرەی کەرکوچێ بوو تێپەڕی ئەمە گەورە بووین گوتمان بابە وەرە ئەو سڕەمان پێ بڵێ ئەو پیاوە چی بە تو گوت گوتی ئەو پیاوە چی بە منی گوت گوتی هاتەکەنم گوتی چەلەوی ئەمن بەبیری دێ گوتم ناوەڵە گوتی ئەمە عەلی قادرم گوتی ئەوی شورتە هات نەکەنە تو گوتیان من ئەو چاکەی خۆم چاکەی تو دەدەمەوە ئەمن مەسئولی ئەو منتیقەی مەکە ئەو لەو منتیقەی ئەمن مەجزەرەی بکەم هەمووتان بکوژم ئەتوو باپیرت ئەوانە ئەوەش ڕاستانە دەشکەم چونکی ئەمری حزبمە بەس لێرە مەمینێ ئەوە چاکەی خۆم داوە گوتی کاب گوت مەمنوو گوتی پارە دەوێ بدەمێ گوتی نایسپارە هەتاسی شەکم لێ گوتی بەس چاکەمدا بەس لە دەوت دەرنەیە حتا ئەتوو لە حیاتی هەرمە لێ بشێن ئەوزە مەقسەدم ینی ئەوە ڕاست بۆ قسەوە مەچوونە تورکیای لە من دەرێ ماین لە تورکیای لە هەولێرە نەکرا مەجزەرەکە نەکرا الحەمدولیلا بەڵام لە کەرکوچێ بوو کەواتەیەوە لە شەستەکانە چوونە 59 چون لە تورکیا یەک دوو مانگ لێ ئەگەر باسی حرس قومی ئەوانە بکەین زۆر جا باسی حرس قومیەکانەکەین حرس قومیەکان بەس هین بوون ینی بەس عەرەب بوون ئەمانە بەس زەرەریان بۆ کورتە بوو یا بۆ تورکمانەکانی شیان بوو حرس قومیەکان لە هەولێرێ تورکمانیشیان نەگەر هەبوو حرس قومیەکان چی پاشی مەجزەرەی کەرکوچێ وای خۆت پاشی عەبدولکەریم قاسمی لە 63 علی ساڵح زادیوان کە ئینقلابیان کرد حزبی بەعەس ئینقلابی کرد یەکەمی علی ساڵح زادیش کوردە لە دزەیاتیە لە ئاغاکان نییە بەڵام دزەیاتیە زۆر کەسی کەشێن ئەوانە کە ئینتقامی تورکمانەکانیان وەرگرت لە کەرکوچێ ئەوانەی عەدام کرد محکەی ئەو شتانە حرس قەومیاندانە ئەو حرس قەومیانەش زدی شوعیەکان بوو سەراحەتەن لە هەموو عێراقی ئەوەل جار ئەو هابوو لە هەولێرش دانرا تورکمانەکانش داخلی و حرس قەومی بوون بەشدار بوون بەرەبەر چەکدار هەموو چەکیان گرتبوو حتا جارێکی پاشی کە حرس قەومیاتی تێک چوو هەندێکی لەوانە پێشمەرگەکان گرتبوویان شەوەکی لە جێشەوانیان گرتبوو بردوانەکرد مەرحوم خوالر خۆشبی مەلا مستەفای گوتبێ ئەوە نەمان گرتیە گوتبووی چەکیان لە دەزی بلۆ نەتان داهینا و کە دەێنی بەڕایەکرد هەمووش پارەشیانی دابێ هەمووی بەڕێ کردبوو یعنی ئەوە حقیقەتە ڕاستەوە ئەوجا حرس قەومی پاشان ئیشەکەی تێکدا یعنی زۆر ئەزیەتیاندا کوردان خاستەتەن زۆر ئەزیەتیان منتقی کەرکوچ لەو منتقان زۆر ئەزیەتیان زۆر کەسیان بەلاش هەلاش ئەوە کرد ئەو بکە عەبدولسەلام عارف ئینقلابەکەی کرد لە سەریان ئەو زەبایاندا الحرس اللا قەومی تێک چوو هەنجین تێک چوو پاشەوان عەبدولسەلام عارف لە تەیارەی سوتا یعنی ئەو شانە ئەی ینی ئەمەیە و پرسیارەکەم تورکمانەکان لە ناو شوێعی و ئیخوانەکانە دەوریان هەبووە ئەسلی خۆی هەرچەنگە شوێیەکان ئەڵێن خۆی ئەمە هین نین یانی ئەوان خۆیان بە ئومەمی ئەزان و بەلایەنەوە هی گرنگ نییە زڕی جالودین چ شوعی مەفروزە هەمووانە ئومەبی بن ئەمە هەمووش قەومینە ینی بەڕێز کاک مەرز قسەی زۆر جوانی کرێ ڕۆژی گوتیەوە ئەحزابی ئیسلامیانە چنە گوتیەوەنە ئیسلامیە کە گوتی ئەوەندە حزبەت گوت ئەوانە لە عیلمانیان زیاتر عیلمانی نەگوتیەوەنە
چیە وەگوتی ئەحزابی ئیسلامی 5-6 حزبی ئیسلامی هەولێریەکان تورکمانەکان خاصەتەن محافەزەکارن زۆر ئیشیان لەگە دین و دیانەت و احترامی ڕجال و دین زۆر دەکەن ئەمیش زۆر احترامیان دەکەم سەراحەتەن پێ بڵێم لەگە دینی باشن ملەتەکی دیندارن ئەمە شوعیشیان هەیە تورکمانەکانی هەولێرە خاستن شوعیان هەیە ئەوە سەبەبەکەی نەفسیە پسیکۆلۆژیە ئەدی چونچی پاشی کە ئینهیاری دەولەتی عوسمانلی ئینگلیز کە هاتنە ئێرانە تورکمانەکانی هەولێری زۆر پێیان ناخۆش بوو لەگەر ئینگلیزان تەعامل بکەن زۆر پێیان ناخۆش بوو زۆریان لێ گیران حتا علی پاشا دۆغڕەمەچی حاجی ڕەشید ئاغایان ئیعدامیان بکەن لە مووسڵێک کەرکوچی زۆریشی گەورە کرازیە دەرایتە تورکمانە لەبەر هێنە تورکمانەکان زدی ئینگلیزەکان بوو پێیان خۆش نەبوو چێ پیا بوو زدی ئینگلیزان لەو منتیقەیە حزبی شوعی پیا بوو لەبەر هەندێ دژمنی دۆستی منە لە گەرەوان بوونە پێک هیچەکە چنیان دەزن شوعیەت چیە ئەمە زدی ئینگلیزان بوون لەگەوان مۆزاکە بوو ئەمە کە برێ هەستن لە هەولێرەیە کەچی بکوژن بەناوی حزبی شوعی ئەو شتانیان نەبووە ینی فعالیەتە چی ئەوی حزبی شوعی ئارەزووی دەکرد لە هەولێرە نەبوو باش ساڵی 61 کە شۆڕشی ئەیلول دەست پێکە 1961 تورکمانەکان لەگەڵ بوون لەگەڵ نەبوون چۆن معاملەیان کرد لەگەڵ شۆڕشی ئەیلولە شۆرسی 61 زمانی عەبدولکەریم قاسم مەلا مستەفای ڕەحمەتی لە عەبدولکەریم قاسم هیچ شەچی نەویستە بوو خۆخەخەکی بەسیتی ویستە بوو چی نەویستی تەڵەبی دەولەتی کردیە چ هیچ نەبووانە جوابێ عەبدولکەریم قاسمی بە تۆ بتفەنگ و تەیارێ ئێمە هەر کەسێک یەکێک تو وەمەلێ ئەمە تورکمانین ئەوان کوردن ئەمە نەناویە چین بەڕاستی بە نەناویە چین لەو لێرێ هیچ تورکمانەکەیە ئەگەر لەگە کوردەچی تەعاملی نەبیتن ئەناو مالی من هەموو کوردن با بڵێم وەزیر مالیەی من کوردە بە خوددا بەخۆم نازانم چەند پارەمەیە سەربازی من دەزانیتن کوردە یعنی لەناوێن پێکەوەیە ئەمە کەس بە ئەمە جوایز مەکاتەوە لێکردی ئەومان نییە تەبێ ئەمە کە ببینین یەکێک لێوێن دەریاسێ دەداتە تو ئەمن پێم ناخۆشە فعلیەنش لەگەرتە من بە پارە لەگەرت دەبم ئەوان زۆر هەولێرەکان زۆر یارمەتی شۆڕشی کوردیاندایە ئەو بە ئەترافی هەموو قادەشە بە ئەترافی کاک مەسعودیش قسەی دەکە هەموو ئەوی دەزانن لەو ساڵانە دیسان لە هەنجین نەشرەی ڕەحمەتی مەلا مستەفا نەشری کردن ئەو کەش بە بیرمە بەس بریا هەلم گرتبا بەسەنجین ئەو شعوری سیاسیمان نەبوون پێمان ئەوە نەبوون لە مەکتەب و تەلەبە بووین ئەو شتان نەبووین نەسوی بوو بە تورکمانیش بە ئێربلمانم بێلمدە هەولێر پشتەوانی منە لۆ قسەی دەکاتن ئەو پیاوە مستەفا هیچ قسەی بەراش نەدەکرد ئەو قسە لۆ چ بوو غێر ئەتمادێکی کولی هەبوو لەسەر تورکمانەکان لۆ بە تورکی نووسیتی منە ئەوە زۆر میمە منەوە لە متەبەرە چیش لە ئیستەماعاشێ بە کاک مەسعود بنەوە قسەم پێ کرد کەواتە تورکمانەکان هاوسۆز بوون لەگەڵ هاوسۆز بوون لەگەڵیان بەلێ هەو کەش قسەکرد پێ بڵێن سەراحەت پێ بڵێن ئەمە لەگەر قیادەی کوردی ڕقەمیەک ڕقم دوو ڕقم سێ هیچ مشکلەمان نییە ئەمە چ زەرمان نەبوو لە کوردان هیچ وەختێک زەرمان نەبووە لە کوردستانی ئەبەدەن زەرمان نەبووە من ڕۆژێک لە ئیستیماعی لەگە کاک مەسعودی بەخۆی بەخۆم جێ ئەوە لە بارم بەرمداش بگوتی دسرچیان کردبوو لە زاخۆی چوم لەوە ئیتداعی دزرەکە خوار بوو گوتم وڵای ئەوە تورکمانە کردبووە ئەوان نەدەبووت ئەو زۆر پێی معقولە زۆر پێی مەقولە قسای کە دەکاتنە بەرامە دەبینین زۆر پێمان خۆشە دائیمان پێمان خۆشە قسەی زۆر جوان دەکاتم قسەی معقول دەکەمە خەمیەک ڕقم دوو ڕقم باس نکتەی ئەنتیکەشت تۆ پێ بڵێم باس هەندێک بڕۆم زوعەکەی بگۆڕی زۆر دلم کوشرە لەوەی سترم عافکە پیاوەکمان نەبوو نایمام قادر و خۆعافی پیاوەکی گەلێک باش بوو نەویش کەلهۆر بوو لە عشایری کەلهۆر گوتی کاکە گوتی تازە کابراایە کات دەمنی پێسی گوتی ئەرێەوە مالی سەر بێ سێ دەمە تورکمانین گوتمان سوت گوت کوڕە هەر کوردن کورد ناوی عشیرەکەیان تورکمانە گوت ئافریکا پیاوی بەسییت بوو زۆر پیاوی باش بوو پالی خۆش بیاڕن باشە کەواتە بە ئەو پرسیارەکەم بە تورکمانەکان عشاریان هەیە ئەدی کونیتیان بیست سار عشیرەتمان هەیە ئەو لێرانە نووسن جانە بتان بە توش ئەو عشیرەتانە لەگە سەلجوقیەکان داخلی ئێرە بووینە ئەمە
ئەهلی شار عشائری لەبیر دەکاتن نامینێتن تەمەدون دەکاتن گوندەکانیشی تازە لەو زەنابتن بە حەز کرد گوندەکانمان نەما چونکی هاتن دوو بەرە باب شەڕیان کرد نەنتیزەی تورکمانەکان زەرریاندی هەموو چوون نەمان لێرانە باو پرسیارەکەم لە شۆڕشی ئەیلولە بڵێ پێشمەرگەی تورکمان هەبوون ئەتی قائیمەکەشت دەدەمێ لە دوای تاماشاکە زۆرە ئەوانە تقریبا 100 کەسە لەکنم هەیە بە زۆر لەوەی زیاتریش هەیە ینی لەکنم لێ ناوەکەن گەلک زۆرە لەوانە مەسەلەیەکە چ لەوانە بە قارەمانی شەڕی هەندرێنی عەبدوڵە تۆفیق مەشهورە عەبدوڵە تۆفیق ڕێنجەی دای لەوێ کو شەڕی کردێ کو قورتاری کردێ هەندێرێنی لە دەستێشی عێراق ئەو هەموو کەسەوەی دەزانیتن یەکەکە لەوان زۆر کە هەیە زۆرە گەلک زۆرە لە ناویان پێشمەرگای فعلی بووینە پان دەچین لە ناو پارتیان دەچین ناو یەکێتی هەندەچ ناو حزبی شوعیە بەزنن شەڕیان کردیە بە تەواوی کردیتیان عەبدوڵڵا تۆفیق مەشهورە قارەمانە جگەلە گەورەیە خوا یا ڕەبی دیارە لە ڕادوی دەنگی شۆڕش دەنگی شۆڕشی کوردستان بەشی تورکمانی هەبوو هەنجین هەبوو بەلێ ڕاستە ئاسری بە تورکی هەبووانە زۆر باشە کاک مەحموود لێرە ناشارین ئەمەڵقەیەش کۆتایی پێێنین لاڵقەی داهاتوودا باسی کۆمەڵی بابەتی دیکەی گرنگەکەین کە دیسان هەر پەیوەندی بە پەیوەندیەکانی تورکمان و ئینشاءالله بزانین ئەگەر استفادە هەبی لە عالەمی لە خۆشمان بێگومان بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم بەرەی تورکمانی پێشنیاری ئەحسان دۆغڕەمە چیە؟ ئەمان بەخۆم لەگەری دانیشتن لەگەر دەولەت باخسەری پیاوجی زۆر عاقڵان ئەڵێ بەرەی تورکمانی نوێنەری دەوڵەتی تورکیا بۆ لێرە ڕاستە سەدام حوسێن کەچی زۆری دەبوو لە تورکمان منتیقەی بیستانەی پێکردنە داهاتن یەکێتی و پارتی سنووری منتیقەی زۆر استراتیجیە قەرارەندا قوواتی تورکمانی بێتە بەینە حزبەکیان لە تورکیا دروست کرد ناوێ حزبی ملی تورکمانی عێراق